بۆ بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەی کاروباری تەندروستی لە پەرلەمانی کوردستان وەزارەتی تەندروستی و ڕایگشتی بەڕێزان لە ماوەی 4 مانگی لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕۆژ لە دوای ڕۆژ دێت ڕێژەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا بەرکەوتنی هاوڵاتیان ڕوو لە هەڵکشانەوە بەرزبوونەوەیە خراپی ڕەوشەکە گەشتوتە ئاستێک کە بەری پێ ناگیرێت و کارەساتی گەورەی مرۆیی لێ دەخۆڵکێت بەشێکی زۆر لە دامەزراوە پەیوەنددارەکان بێباکانە مامەڵە لەگەڵ کەیسەکە دەکەن و ناوەندە تەندروستەکان جۆک و پێویست ڕۆڵان نەبینیوە لە ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە و وەشارکردنەوەی هاوڵاتیان و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە بۆ مەبەستە ئێمە وەکو کۆمەڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چالاكوانان لە گەرمیان یاداشتێکە ڕاستەی ئەملایەن پەیوەنددارەکان دەکەین کە بریتیە بێت لە 8 خاڵ یەکەم لیژنەی کاروباری تەندروستی لە پەرلەمانی کوردستان و لیژنەی تایبەت لە ئەنجومەنی وەزیران سەردانی ناوچەکە بکەن و لێ کۆڵینەوە لە کۆی کێشەی کەرتی تەندروستی بکەن و لێ پێچینەوە لە کەمتەرخەمەکان بکەن و گۆڕانکاری ئیداری لە تەواوی سێکتەرەکەدا ئەنجام بدرێت دیاریکردنی بودجەیەکی تایبەت بە بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنا و کە حکوومەتی هەرێمی کوردستان دابینی بکات یان سپاردنی و سەرپەرشتیکردنی نەخۆشخانەی قەڵای کە تایبەتە بە نەخۆشی کۆرۆنا بە دەستگای تەندروستی پێشمەرگە کە ئامادەگی خۆیان دەربڕیوە سەرپەرشتیە و کەیسە بکەن سێەم دانان و چالاکردنی هێڵی گەرمی 24 کاتژمێری تەندروستی تایبەت بێ بە هۆشیارکردنەوە و ڕێنماییکردنی نەخۆشانەی کە تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بوون کردنەوەی ناوەند و نەخۆشخانی زیاتر بە وەرگرتنی نەخۆشی کۆرۆنا بەندەگەوە هاتنی ئەو هاوڵاتانەی کە شوبەیان یان نیشانەکانی تێدا دەرکەوتووە و بۆ لایەنە پەیوەنددار بۆ ناوەندەکانی تەندروستی لێ پێچینەوە لە هەموو ئەو دەستگا ڕاگەاندن و کەسانەی کە بەبێ زانیاری و هۆکار بوونەتە هۆکاری تۆقااندن و شەڵەژانی دەرونی هاوڵاتیان لە ناوچەکە چاودێریکردنیان سزادانی هەموو نۆرینگە ئەهلی و لاکۆڵانیانەی کە بەبێ زانیاری و بە ناشارەزایی دەرمان دەدەن هاوڵاتیان و بارگرانی زیاتر دروستەکەن لەسەر تەندروستی هاوڵاتیان جێبەجێکردنی کەرەتینەی بە شێوەیەکی بەرنامە بەدارڕژا و تا ئەو کاتەی نەخۆشەکە کۆنتترۆل دەکرێت و ڕێگەگرتن لە بەڕێوەچوونی پرسە و بۆ نەتایبەتی گشتەکان لە ناوچەکەدا سپاس بۆ ئامادەبوونتان ئێمە لە ماوەی هەفتەیەکدا دەدەینە لایەنە پەیوەنددارەکان بۆ چارەسەرکردنیم کێشانە لە کاتێکا کە چارەسەر نەکرا و کاتە چالاکی مەدەنی ترمان دەبێت و چالەکان بە شێوازێکی تونتر ئەنجام دەدەین.